بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. برزان بخير بين همولا لروجي دوام بشي دوام إن شاء الله لفيربوني تالاك لخدمة برستاني سرتا أجر بتن خلتشك بودس بيبكين كتي فيربوين لبشي يكم ياخذ لزاري رابرد. برزان بله كاك هيمن. سڵاوی خواتان لێبێ مامۆستای نیاز. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان وانی پێشوو پێریەوە بووین کە مامۆستای چ مامۆستایە کاریگەرە؟ ئەو مامۆستایانی کە دەرسیان ناخۆشە یان لای قوتابی خۆشەویستین کام مامۆستایانن یان مامۆستا چی بکات بۆی مامۆستایەکی کاریگەر و خۆشەویست بێت؟ جوان دەست خۆش. مامۆستای خۆشەویست یعنی چۆن بتوانێت خۆی خۆشەویست یا وانەکەش خۆشەویستە لە لای قوتابیان؟ دەست خۆش. دەست خۆش بێ ئەو زۆر ئیسفادەم لێکە سوپاس بەڕێز دەست خۆش بیارم. بەڕێزێکتر ئەگەر بەشدار بێ هەر تابێنەوە سەرخەت یوسراخان. سڵاو مامۆستا. بەڵێ بۆ ئەمەی کە ئێوە ئەسر بڵاوت کردووە ئەم زانیاریانە گرنگن ئەوەی سەر ڤیدیۆەکە لە کاتی خۆی ئینشاڵە پرسیارتان لێکم بەس لە هی جاری ڕابردوو ینی دەرسی ڕابردوومان چی وڵی بوو مامۆستا مەجالم نەبوو ڕاستیەکەی سەیریکەم و هەر لە بەرنامەشمان هەیە سەیریکەم ئینشاڵە زۆر چاکە وەڵا ئەگەر دوای نەخەی زۆر باشە چونکە نانا بێخەم بە ئەمە ینی چۆن برەی خولەکاو هەدانراوە هەنگاو بە هەنگاو هەر هەنگاوێک ئەمانگەینێتە هەنگاوێکی تر تەواو دروستە دەستەکانە خۆش بەسەر ئینشاءالله خزمەت. بەڵێ کاک مستەفا. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. سەرتا مامۆستا وڵای ئەوەی هەفتەی ڕابردوو کە فێر بووین ئەوەیەنی کە من نووسیتمەوە تعلیم فێربوون هەدەفەکانی و ئامانجەکانی واروە ئایا تحقیقی حلمەکانی مەی کردیە پرۆسەی فێربوون ینی بەهۆی چ کەسێکەوە تعلیم لەکنێت خۆشەویست بۆ یان ڕێک لێ بوویتەوە یانیش بەشەکانی مەهاراتە دیراسی ئەویان بەنسبەت دەستەکان خۆش زۆر سپاس. هەنارخان. السلام عليكم كاك دكتور. عليكم السلام ورحمة الله وبركاته. من لي أساكاني خلق باسكموا. بله. أويج لا أحد منا يعرف كل هيك كامل لإما همش تجنا زانيت. جوانا دست خوش. والله دست خوش ليكم كأومان وبير دينيو باشا أو يا سنة هر لخيال من دست خوش. من زوج استفادة من الوقت وهموش ما اشتك ما نبي بخشين ببرامبرة كمان. وخالص سي مشان أبو همو من بيسمان بفيربونا فيربون اشتكا وهمو من بيكوي فيربين. جوانە دەست خۆش سپاس بە بەڕێزیشت زۆر چاک. پێک بینەوە لەسەر خاڵێک هەر کاتێک ئەڵێن چی فێربووین مەبەستمان زۆرتر ئەوە نییە چمان خوێند بە قەدەرەوەی چی فێربوون. ڕەنگە نازانم ئەگەر فەرقەکە لە بەڕێستان وازەح بێت کە مەبەستمان چێ چیمان خوێند ئەکرێ بڵێن 1 2 3 4 5 هەمان سرە بابەتەکان باس بکەینەوە بڵێن ئەو شتانەمان خوێند بەس مەرجنە شتی لێ فێر بوو بەڵام کە ئەڵێن ئاەتی فێر بووین یعنی بەچە بڕیارێک دەرچوون بەچە زانیاریەکی نوێ کە وای کرد مەسەلەن کاریگەری لە سەرژیانمان دروست بکە چی ئەەکەم لە مەودووە و ئەو کاغەزەی کە گوتمان ئەگەر کۆپی بکەن لای خۆتان هەبێت و بەردەوام لەلاتان بێ کە وەک ترافیک لایتە ئەوە زۆر زەرورە لەلاتان ئەوەی بەشی سوورەکە کە بەردەوام ئەگەر هەر زانیاریەک شتێک خوێدمان لای جەنابەت مەسەڵەن ئەو شتەی دروست کرد کە من دەبێ واز لەو شتە بینم ئەوە لای خۆت بنووس زەردەکە چ شتێک باشتر ئەەکەم
لە ژیانمدا یعنی هەندێک شتان هەیە جەنابتە مەسەلەن ئۆڕێدی کردوتانە لە ژیانی خۆتان بەس ئێستا کە بەو شێوە فێریە بن بە شێوازێکی تر ئەڵێ وەڵاوە ئەو خاڵم هەیە باشە بەس دەبێ باشتری بکە بازنە سەوزەکە لە بۆ ئەوەیە کە شتێک تا ئێستا نەم کردووە بەس لە ئێستاوە فێر بووم کە بڕیار بدەم کە ئەم شتە لە ژیانمدا جێبەجێ بکەم لە پرۆسەی فێرکردن لە پرۆسەی پەروەردەکردن لە هەر شتێک لە ژیانمدا بتوان سوودی لێ ببین ئومێد دەکەم ئەو کاغەزە ئەگەر لە لاشتان نەبێتە بەڵام ئەو سێ خاڵەتان لە بیر بی یعنی ئەگەر لە کاغەزێکە خاڵی سوور بۆ ئەشتانی کەوازی لێ دەینی زرد بۆ ئەشتانی باشتری ئەەکەی لە ژیانی خۆتا بەردەوام ئەبی لەسەری و سەوزەکە لە بۆ ئەشتانێکە دەست پێ ئەەکەی و لە ژیانتا بڕیار ئەدەی کە بە شتانە دەست پێ ئەگەر هەر بەڕێزێک شتێکی هەیە یا بە پرسیارێکی هەیە لەسەر شتی ڕابردوو ئەتوان دەست پێ تا بە ئیزنی خوای تبارک و تەعالی دەست پێ بکەین بە وانەی ئەو ڕۆماندا هەنارخان ئەو دەستە هەر بەرزە بەس نازام هیچ جار ڕابردووە یا پرسیارێکتان هەیە زۆر باش ئادەمە دەست پێ ئەەکەین ئەمە مقدمەیەکمان خوێند لەسەر فێربوون پێناسەی فێربوون چییە و ئامانجەکانی فێربوون چی و ئایا ئامانجەکان لە ژیانی خۆماندا ئەیبینین لەو قوتابخانە و کۆلێژ و زانکۆیەکان ئایا ئەو ئامانجانە دێنەدی یان نا ئەوجە هاتین بەراوردێکمان کرد بە یعنی ئەو مامۆستایانێک کە بە شێوازێکی باش وانە ئەڵێنەوە یاخود مامۆستایە کە بە شێوازێکی باش نایلێتەوە هەندێک لە لێهاتوویەکانی ئەوانەمان باس کرد وەکو گوتمان لە جاری ڕابردوو ئەوە پێناسەیەکە یاخود مقدمەیەکە پێشەچیەکە دەمانەوێت بچینە ناو بابەتەکە بە شێوەیەکی چۆن برەی ئاسان گەیشتینە ئەوەی کە جیاوازی نێوان دوو وێنە بێگومان لەوانە لە زۆر لە گۆڤارەکان و لە شتانە ئەوانتان کردبی کە ئەڵێ ئەو جیاوازی لە بینی ئەو وێنە و ئەو وێنەیە چییە ئەمە بۆ پەزڵ و مەتەڵ باسی ناکەین بەڵکو بۆ شتێکی تر دەمەوێت نەک ئەوەیان بەڵکو ئەو وێنەیە ئەوەی کە ئەبینن ئێستا بەس سەرنجی بدەنێ ئەوە جۆرێکە لەو پۆلانەی کە لە خوێندنە و عادەتەن ئەو جۆرە پۆلە ینی باوە ئەو جۆرە ینی کلاس ڕۆمانە کە باون ینی بەو شێوەیە فلغالب یان زۆربەی زۆری باش ئەوە وێنەیە کە ئێستا پرسیارەکان ئەەکەین بەس هەردووێنتان نیشان دەم ئەوەش وێنەیەکی ترە ئەوەش هەر پۆلێکی ترە ئەوەش پۆلێکی ترە کە منداڵان لەو ژینگە پەروەردەیەدان پرسیارەکانە ئەمانن ئایا جیاوازی وێنەی سەرەوە لەگەر وێنەی خوارەوە بەڵام لە چەند ڕوویەک ژمارەی هەستەوەرە بەکارهاتووەکان یعنی ئایا لێرە قوتابی چەند هەستەوەر چەند حواسی خۆی بەکاردێنی چەند حاسە چەند هەستەوەر بەکاردێنی لە هەستەوەرەکانی لێرە قوتابی چەند هەستەوەر بەکاردێن خۆی گەر ئەمە بێکەوە بووینایە ئەبووینە بە گروپ ئەو پرسیارانەمان وەڵامەداوە بەس لەبەرەوەی لە ئۆنلاین لەوانەیە بەو شێوە ئاسان نەبیتن و کاتمان ئەو خاصیەتی تێدا لە زوم بەس کاتێکی زۆرمان لێ ئەبا هەتا ئەو تەکنیکێت ڕێک دەخین لەبەرەوە پرسیارەکان یەک ئەەکەین و بە هەمووان بەشدارە بین لە وێنەی سەرەوە قوتابی چەند هەستەوەر بەکاردێنی لە خوێنەی خوارەوە قوتابی چەند هەستەوەر بەکاردێن ئەگەر یەک دوو بەشدار بۆ وەربگرین سێ چوار هەرچەندی هەن بەڵێ کام هەستە وەڵام مامۆستایەکزام ئەو وێنە دەلالەتەکەی زۆر وازەحە نمونەی سەرەوە نمونەی زۆر تیۆریە ئەوەی بەس لە ڕووی چەند هەستەوەر چەند هەستەوەر ئەوەی کە بەرجەستەیە لە حواسەکان لێرانە چاوە
وەروە گوێ چاوجێ ئەی لە خوارەوە ئەوەی خوارەوە هەم بۆنکردنە مامۆستا چکە دەگەت تەماشا بکەی ینی ئەگەر تینی سناعیش بیتن شتیان لەبەر دەستە کە دەست دەکەنێ وەروەها دەست لێدانە وەروەها تعلیماتەکان ئەگەر مامۆستان لەکەم دیسان گوێگرتنە ئەو سیرکردنە بە شکلشی زۆر زۆر واضح و عملی جوان و دەستخۆش ئەگە بەڕێزێکی تر شتێکیابی یاخود هەر تەئیدیش هەرەبیت لە ڕووی ژمارەی هەستەوەرەکان هەستەوەر لێرە قوتابی چەند هەستەوەر بەکاردێنی لێرە چەند هەستەوەر یا هەرەوەیە کە کاک مستەفا باسی باش ئەو پرسیارەی سادە بوو تەسەوڕەکەم هەمومان متفق بین لەسەرەوەی لێرە قوتابی چاوی بەکاردێنی لەگەڵ جێت یان جێگرتن وە بینین ئەو دوو شتێ بەکاردێن لێرە نا لێرە کۆمەڵێک هەستەوەر بەکاردێنی جگە لە چاو جگە لە گوێ بە هەمان شێوە دەست لێدان و بۆنکردن ئەکرێ هەندێک شتیش لە بۆ خواردنیش بشێت لە هەندێک شت تامکردنیش دێت حرەکەی حاسەی حرەکیشیان کە جوڵەیە جوڵەشیان ئەبیتن چکە حاسەی حرەکیش ئەویش حاسەیەک هەستەوەرێک باش ئەمەیان زۆر ئەوە باش لە ڕووی مانەوەی زانیاریەکان لە یادگە لەم ژینگەیە یاخود ئەم ژینگەیە کامەی زیاترە و لە بەرچی ئایا لەم ژینگەیە یادەوەری چۆن برێزانیاریەکان لە یادگە باشتر ئەمێنەوە زیاتر ئەمێنەوە یاخود لێرە بەڵێ هێلین خان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بێگومان لە وێنەی دووەم زیاترە بێنێتەوە تۆ لەکوێ تەنها دوو هەستەوەر بەکاربێنی لەکوێ زیاد لە 4 هەستەوەر بەکاربێنی ئەمانە زۆر زۆر جیاوازن. ئەکەیت دەستخۆش زۆر زۆر جوان. ئێستا دێنە سەرەوەش لە بەرچی هەستەوەر ڕەبتی بە یادگەوە هەیە. یوسرا خان یوسرا یوسرا دەست بەرز کردووە بەڵێ مامۆستا لە وێنەی یەکەم مامۆستاکە پرسیاری کردو و دەستیان هەڵبڕیۆمە زیاتر مامۆستاکە ڕۆڵی سەرەکیە بینێ بۆ بەڵام لە وێنەی دووەمە پێنج هەستەوەرەکە بەکار هاتووە بۆ ئەوەی کە بڵێن وانەکە بچەسپێ لە مێشکیانە بمێنێتەوە بۆ ماوەیەکی درێژ ئەمەش پێویستی بە پێنج هەستەوەرەکەیە کە بەکار هاتووە وە قوتابیش هەست بە بێزاری ناکات لەم فێربوونیە باش بەڵام کامە جوانە دەستەکان خۆش بوو لەی سەرەوە یا لەی خوارەوە زانیاریەکان زیاتر لە مێشک و لە یادگا ئەمینێنەوە بەڵێ لەی خوارەوە لەی خوارەوە لە بەرچی لەبەرەوەی پێنج هەستەوەرەکە تیا بەکارە دۆگەر پێنج هەستەوەرەکە بەکار نەیەت پرۆسی فێربوون ڕوونایەن دەستخۆش جوانە ڕوئەدا بەس بە ئەسەرێکی کەمتر جوانە دەستان خۆش باش کاکێ من سڵاوی خواتان لەوێ مامۆستانی بەڕاستی عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا وبەرەکاتوه مامۆستاگیان لە وێنەکی سەرەوەیە تا ڕادێک ژینگەکەی دەوڵەمەند نیە ژینگەیەکی هەژارانە و فەقیرانەیە بەڵام ژینگەکەی ڕسمەکەی خوارەوە ژینگەیەکی دەوڵەمەندانەیە هەستەوەرەکان زۆربەی یارە زۆری کە زانایان تقریبا 19 هەستەوەر باسەکەن ئەمە ڕێژەیەکی زۆر لە 5 هەستەوەرەکە زیاتر بەکار هاتووە لەو ژینگە دەوڵەمەندە توانای فێربوونتیایە زۆرترە بەڵێ جوانە دەستخۆش هەرچەند لەوانەیە ئێرە لە ئیسەرەوە چونکە باسی دەوڵەمەندیت کرد جوان دەستخۆش مەبەستی بەڕێستان تێگەیشتم بەس هەرچەند ئەگەر لە هی سەرەوە با دیوارەکان هەمووی مەرمەڕ بی با ڕەحلەکان لە ئاڵتون دروست کراوی با ئەو تەختەکە سەبوورەکە یعنی سمارتش بی بەڵام ژینگەکە هەر ئەو دوو هەستەوەرەی تێدا بەکاردێ ئەگەر بێت و بە فێربوونی چالاک نەکرێ چۆن بڵێ بەکارنێتن بنەماکان باش دەستان خۆش ئەوە پێشەوەی بێمە سەر پرسیار سەیەم لەبەرەوەی باسی هەستەوەرتان کرد یعنی لە علمی ذاکرا کە باس ئەکرێت چەندی زانیاریەکان بە هەستەوەری زیاتر ببەسترێنەوە زیاتر
ئەو زانیاریە دەمێنێتەوە. ئەمنە هەمجار ئەیشبهێنم بە بورجی تاوەری بەس نەک تاوەری بینا، تاوەری چۆن برێ تەلەفۆن و مۆبایلات و ئەوانە ئەو بورجم ئەوانە عادەتەن بە کێبڵ ئەبەسرێنەوە هەندێکیان وانە ئەو بینیوتانە بورجی تەلەگراف ئەوانە زۆر باریکە و زۆر بەرزە بەڵام بە کێبڵ بەسراوەتەوە. ئەگەر بە یەک کێبڵ بەسرێتەوە احتیمالیەتی کەوتنی زیاترە، زۆر زیاد. بیکەیە دوو کێبڵ احتیمالی کەوتنی کەمتر ئەبێتەوە، بەس هەر ئەگەری مایە چونکە ئەگەر لەولا بیبەستی احتیمالە بەولادا بکەوی احتیمالە بەولادا بکەوی. ئەمما ئەگەر کردت بە سێ مەسەلەن بەو ئیتیجاهە و بە ئیتیجا وەکو هەڕەم، ئەوە لێرە زیاتر ئەیبەستەوە، احتیمالیەتی کەوتنی کەمترە بیت. بیکەی بە 4 بیکەی بە 5 بیکەی بە 6 7 8 9 چەندی کێبڵەکان زیاتر بکەیت بە ئیتیجاهاتی جیاواز، ئەو بورجە ئەو تاوەرە زۆر بە مەحکەمتر ئەمینێت. بە هەمان شێوە زانیاری لە یادگە بە چەند هەستەوەر بیبەستیەوە لە یادگە زیاتر ئەمینێتەوە. بۆ نمونە مەسەلەن کاتێکەڵەی بەس بە تەنها بە وشە بە دەنگ ئەڵەی گوڵ، ئەوە کە گوتت گوڵ ئەو خودی تەلەفۆز خودی گوتنی وشەکە ئەوە کێبڵێک بۆ ئەوەی گوڵەکەت وە بیر بمینێتە. ئەو جارەی شێوازی گوڵ نووسینەکە ئەوەش کێبڵێکی تر ئەگەر بینووسی گوڵ بەو شێوە لەسەر تەختە لەسەر کاغەز لەسەر هەرچی بیت ئەوە بوو بە دوو کێبڵ. ئەو جارێک کاتێک کە لە ناو ڕستەیدا ئەنەی ئەڵێ گوڵێکی جوانم بینی ئەو کێبڵەکە زۆر بەهێزتر بوو چکە خستە ناو ئەفۆن پێشی ئەوەی لە ناو ڕستەیدانێ. ئەگەر واتای وشەکەشت زانیت گوڵ مانای چییە ئەوە کێبڵێکی تر زیاتر بوو. ئێستا خستە ناو ڕستە کێبڵێکی تر زیاتر بوو. ئێستا ئەگەر وێنت لە بۆ دروست کرد لە ناو مێشکت ئەو کێبڵێکی زۆر بەهێز و زۆر ئەستور ئەو زانیاری ئەبێستێتەوە لە ناو مێشک. چەندی هەستەوەرەکان بەکاربێنی زیاتر، چەندی ئەو زانیاریە ببەستیەوە بەشتی جیاواز لە مێشکدا زیاتر دەمینێتەوە. بۆیە ئەو ژینگەی خوارەوە ئەو زانیاریانە لە ناو مێشتی منداڵەکان زۆر زیاتر دەمینێتەوە تا ئەوەی مامۆستایەکە باسی بکە و قوتابیەکان با لە بەریشی بکەن ئەو کاتە لە بەریەکەن بەڵام دواتر دوای فترەیەک لەبیرەچێت. باش، پرسیاری سێیەم، واقعیبوونی زانیاریەکان ئایا لێرە واقعیترە یان لێرە؟ مەبەستم لە واقعی چییە؟ با بڵێن نمونەیەک بێنە لە هەردوو وانە چی سەرەوە بیچی خوارەوە با بڵێن باسی کرم ئەکرێت. زۆرێک لە کرمەکان فەرزەند ئەوە دەرسی ینی زانستە یا زیندەوەرزانیە لێرە باسی کرم ئەکرێت. باش، مامۆستا دێت لێرە لە هیچ سەرەوە کرمێک دروست ئەکا لەسەر سەبوڕە، بەڵام هەتا دیاربی لە بۆ هەموو قوتابیان کرمەکە لەوانەیە نیوەی سەبوڕی گرتبی یاخود بە مەترێک دروستی بکە. ئەینجا شەرحی بکاتن کرب ئەو کرمە وایە و فلانە و ژیانی وایە و هەموو ئەو زانیاریانەی لەسەر کرمەکە ئەی خوێنی ژینگەکەی بەو شێوەیە. باش، لێرە قوتابی باشتر و واقعی تر وێنایی کرم ئەکاتن لە مێشتی یاخود لێرە کاتێک کە مامۆستاڵێ کرم ئاوهایە ئەوە ژینگەکەیتی و ئەوە لێرە ئەژیتن بەو شێوە وەرن تەماشای ئەو کرمە بکەن لێرە کامەی واقعی تر ئەبیتن زانیاریەکان وێنەی سەرەوە یا وێنەی خوارە؟ بەڵێ کام مستەفا. مامۆستاژیان چیت وێنەی خوارەوە؟ وێنەی خوارە چکە بە چاوی خۆی ئەیبینی بە زیندوی بە ئەوی تر لەوانەیە ئەسڵەن ترسی لا دروستکە منداڵێکە و کرمێکی مامۆستا ئەڵێ ئەوە کرمە بە 1 مەتر دروستی کردووە لەوانەیە بە ئەژدیها بە مار تێبگە
ئەکید بالضبط جوانە دەست خۆش زۆر سپاس هێلین خان بێگومان وێنەی دووەم وێنەی دووەم کەواتە زانیاریەکان وێناکردنی تەسەور ذهنیەکەی واقعی ترە لەوەی کەوا لە ژینگەیەکی وەک بەو شێوە بیتن یا تا لە ژینگەیەکی خودی خۆی ژینگەی ئەو شتە بیتن کە شتی لێ ئەخوین باشە خۆشی بینین لە فێربوون گەر کەسێکتر چەندی بکرێت بەشدار بن ئەو بەڕێزانە نازەم چەند کەسمان لەگەڵە بەڵێ تا بەشدار بن سوودی زیاترە بینن باشتەکە ئەمە بەخۆمان باسی فێربوونی چالاکەکەین ئەها بە وەکو ئەو وێنەیە لێنێتن وەکو وێنەی تربی کە مناقەشە هەبیتن ڕاگۆڕینەوە هەبیت بەڵێ لە وێنەی خوارەوە چێژبینین زۆرترە لەبەرچی لەبەرەوەی هەستەکان ئەجوڵێ ئەنجا چێژی لێبینێ بڵین وشک نییە بابەتەکەش وشک دەرناچێ باش کاک دڵزار ئەگەر ئەو مامۆستایەکی با بڵێن زۆر قسە خۆش و کۆمیدی و ئەوەشە ئەوەیان خۆشترەیە ئەوەن خوارەوە یاسەر ئی خۆرەوە مامۆستا بە دڵنیاییەوە چونکە بە هەموو زیاتر هەستاواکانی بەکارێنێت چونکە منۆڵ زیاتر حەزی لە حرەکە ئەجوولێت لە دەرەوە جوانە دەست خۆش زۆر زۆر جوان زۆر ڕاست باش ژمارەی ئەو زانیاریانەی وەرگیراون لەسەرەوە یا لە خوارەوە کامەی زیاتر وەرئەگیرێت وەکو زانیاری وەکو ژمارەی زانیار هەنارخە لە وێنەکەی خوارەوە لەبەرچی هەر ژینگەکە خۆی وایە ڕەنگە ئەو مامۆستای شتێکیان پێ بڵێ بەڵام ئەوان چونکە لەو ژینگای ئەجوڵێن ویان ڕەنگە زانیاری نوێ یعنی بزانن لەناو خاکەکەیە لەناو ئەو شوێنەیە کە ئەجوڵێن جوانە دەست خۆش لەبەرچی چونکە ژینگەکەی دووەم دەوڵەمەندترە بەڵێ شتی زۆرتر لەوانەیە منهەجەکە سریعتر بڵێتەوە لە هی سەرەوە لە وێنەی سەرەوە مامۆستا لەوانەیە منهەجەکە بە خێراتر بڵێ و ینی لە زیاتی لاپەڕەیەک دە لاپەڕە شەڕحکە وەکو زانیاری زۆر بەو شێوە لەسەر بابەتەکە بەڵام زانیاری لە هی خوارەوە لە ژینگەی خوارەوە زۆر فراوانترە و زۆر جۆرا و زۆرترە لەبەرچی چکە با بڵێن هەمان وانەیە ئەو وانەیە لێرە لەسەرەوە با بڵێن کرمەکەیە لەسەر کرمەکە ئەخوێنی بەو شێوەی و ژینگەی وایە و خواردنی وایە و ئەوەندە ئەژی ئاوهایە هەر چۆنێک بێت زانیاریەکان لەسەر با بڵێن زۆریش باسکە بەس لێرە جگە لە کرمەکە لەوانەیە پەپولەیەکیش ببینی قوتابیەکە پرسی ئەی ئەوە چێ مامۆستا ئەرێەوە پەپولەیە ئەی چۆ ئەوە چۆنەژی ئەوە ئاوهایە ئەوە ئەفری بەو شێوەیە دواتر شتێکی ترە بینی گوڵێکە بینی مامۆستا ئەو لێرە ئەو هایە فلان دە 12 شتی تر 20 شتی تر چەندی تر ئەبینیتن لێرە ئێنجا هەمووی بە یەکەوە ڕەبەت ئەکاتن زۆر زۆر هەم لە یادگە زیاتر باشتر ئەبینێتەوە و هەم مجموعەیەک زانیاری فێر بووە جگە لەوەی کەوا لە خودی منهەجەکە کە ئیشی لە بۆ کراوە تایبەت قسەی لەستەرەکە دەستان خۆش دەستان خۆش باش ئەوە لێرە کەواتە ژینگەیەکی جارێ دێن سەری ینی ئایا کامەی تەقلیدیە کامەی چاڵاکە هەرچەند لەوانەیە لە لاشتان دیاربی باش لێرە لەوان دیارەوەنە ژینگەیەکە کە قوتابیان ئەوها بەیەکەوە بە عەمەلی بە کردداری هەرچەند بە گروپ هەرچەند قوتابی بەیەکەوە بە تیم ئیشەکەن ژینگەیەکی تعلمی و ژینگەیەکی فێربوونی چاڵات بەڵام پرسیارێک دروست ئەبیتن لەوانەیە لە کاتی ئەوەی کە ئایەمە بەردەوام ئەو ژینگە فراوانە ینی بە ئەو مجەهەز بە هەموو شتێک لە چێ بینین ئەوە قوتابیەوە ینی هەمووی 50 قوتابی و ئەوەی 40 قوتابی لە ناو پۆلێکا و
ڕەحلە نییە ئەسڵەن هەیە لە عەرز دانیشتووە دەینە سەری کە ئەگەر چۆن ینی فێری ڕۆحی پەروەردە و فێربوونی چالاک بوویت ئەو کاتە زۆر چاوەڕێی شوێنی فراوان و یاخود ئامێری پێشکەوت و تەکنۆلۆجیای زۆر پێشکەوتو ناکەیت ئەتوانی بە شتی زۆر سادە فێربوونەکەت بکەیە فێربوونێکی چالاک بەڵام ئەگەر بێت و نهێنی فێربوونی چالاک بزن لەبەرەوە ئینشاڵڵا ئەمە ئێستا وردە وردە ئەچێنە ناو جیاوازیەکانی فێربوونی چالاک لەگەڵ فێربوونی نەرێنی تەڵقینی چۆن بڵێ ئاسایی باش مؤشرات التعلم التلقيني يعني چۆن بتوانم پێوەرەکانی یاخود نیشانەکانی فێربوونێکی نەرێنی تەلقینی چییە لەبەر ئێستانە پرسینە یانە من ئەگەر کەسێک کە ئەو ڕۆژ هاتوتە ناو خولەکە بزانیتن کە شێوازمان هەروە مادام باسی فێربوونی چالاکەکەین دەبی بە شێوازی فێربوونی چالاکیش فێر ببین لەبەرەوە بەس من قسە ناکەم ئەبێت زۆر مشارەکە بکەن لەبەرەوە کاکەم زۆر زوو لەسەر خەت بن لەگەر ئەو پرسیارانە تا هەم زانیاری زۆریش وەربگرین و هەم بەباشی فێر ببین باش نیشانەکانی فێربوونی نەرێنی تەلقینی یاخود ئاسایی چین پاسی یوسرا خان مامۆستا ئەگەر خوێندیشمەوە غەڵەتی داو بۆم ڕاستکەرە بێزەفن فێربوونی تەقلیدی تەنیا ڕۆڵی ئەگەر مامۆستا ڕۆڵی سەرەکی دەبینێت و خۆی وانەکە بە شێوازی خۆی بێ ئەوەی حساب بۆ بیرباوەری قوتابی و حەزەکانی قوتابی بکات وانەکە زیاتر بە باسکردنی یان بەکارهێنانی یەک ڕێگای وانەوتنەوە یان بەکارهێنانی پێنجەستەکە پێکەوە بۆ وانەکە جوانە دەستخۆش ینی چەند خاڵێکت باس کرد کە هەمووی ئەوانە لە بالفعل جیاوازین و نیشانن بەبوونیان ئەبێتە فێربوونێکی چالاکیان بە نەبوونیان ئەبێتە فێربوونێکی تەلقینی کاک دڵزار هەکو بڵێم ڕێک عکسی ئەم خولێت تەنیا مامۆستا قساکەوت و ئەوەنی تش هەموو گوێگەرا بن مامۆستا تەنها قسەکە جوانە ئەوە شێرچێکە لە سەرەکی ترین جیاوازیەکان نێوان فێربوونی تەقلیدی تەلقینی لەگەڵ فێربوونی چالاک زۆر جوان دەست خۆشسپاس کاک مستەفا دەست بەرز کردو مامۆستا جان یەک مؤشراتەکان وەڵاهی یەک دووەک ئێستا کە بەڕاستی و ببیرم داد بێ جوت لێمە مامۆستا بەڵێ ئەوەی کە بەبیرم داد بێ تاقەت بوونی تەلەبە یعنی زوومان دووە تەمیل ئاکید ئەوەیان یەک لە مؤشراتەکە زۆر مهمەکانە ئەوەی دوو هەمیان جەمع نەبوون و زەبط نەبوونی معلوماتەکان لە لای تەلەبە یعنی تەلەبە ساڵێکی کامل دەخوێنی نازانی چی خوێندیە و بابەتەکانی چ بوو ئەوە دەستێکە لە هەرە خاڵەکە دەستخۆش سپاس